خدای بەخشندەی میهرەبان بینەرانی ئازیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام سەلامی خوای گەورەتان لەسەر بێ. لە بەرنامەیەکی تایبەتە بە بۆنەی ڕووداوێکی زۆر گرنگی مێژووی ئیسلامی کە ئەویش کۆچی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵە بەڕێزەکانی لە مەکەوە بۆ مەدینە کە خوای گەورە سبحانه وتعالى لە قورئانە تۆماری کردووە فەرمێ إلا تنصروه فقد نصره الله إذ أخرجه الذين كفروا ثاني اثنين إذ هما في الغار إذ يقول لصاحبه لا تحزن إن الله معنا دفرمي وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين زایمە لە دەستپێکە پیرۆزبایەکی گەرم و جوان و ڕازاوە لە خۆمان و لێوەی ئەزیز و خۆشەویست و سەرجەم گەلانی مسلمانانەکەین دەخوازین و دەپارەنەوە کە خوای گەورە بارانی زیاتری ڕەحمەتی میهرەبانی خوا بۆ سەردڵی بڕواداران ببارێنێ و ساڵی تازە کە 1444 کۆچیە بیکاتەمایی ئاشتی و تەبایی و هەرزانی و پێکەوە ژیان و سەرکەوتنی چەوساوەکان و سەرجەم مسلمانان لە هەر کونج و کەلەبرێکی ئەم زەویەدا هەن. خۆشەویستان بۆ تاوتوێکردنی ئەو باسە کە کۆچی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم لە مەکەوە بۆ مەدینە لە خزمەتی دوو مامۆستای ئازیز و خۆشەویستە گەنگەشە دەکەین. بەڕێزان دکتۆر لوقمان جامیعی و بەڕێز دکتۆر ئیبراهیم سەنگەسەری. مامۆستا گیان سەرەتا سەلامی خوای گەورەتان لەسەر بێ زۆر بەخێر کاک دکتۆر گیان سەرەتا پێمان بڵێ مەبەست لە کۆچ یان بڵێن چەند زۆری کۆچیش هەن. سپاسی جەناب. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على حبيبنا محمد رسول الله صلى الله تعالى عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين والسلام عليكم ورحمة الله وبركاته. پێششی دەستخۆشی لە زەنابەت دەکەین بە بۆنەی ئەو بەردەنامەیە بەڕاستی ئەو بابەتە زۆر گرنگ و گەورە و مهمە زۆری دەوێت و فعلان یعنی شایانی ئەوەیە کە ئینسان سەدان بەرنامەی تایبەتی بۆ تەرخان بکە مەژوکو جەنابەت پیرۆزبایی لە گشت مسلمانان دەکەین بە هاتنەوەی ساڵی کۆچی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کۆچکردن خۆی لە خۆیەوە هیجرا ئەگەر بین بە واتایەکی لوغەوی معنایەکەی لێ بدەینەوە معنای ئەوەیە کە ئینسان لە شوێنێک بەرەو شوێنێکی تر بڕوا کەواتە کۆچ دەکات لە شوێنێک بۆ شوێنێکی تر. بەڵام ئەگەر بە معنا تایبەتیەکەەوە بۆ مسلمانان زیاتر معنایەکەی لێ بدەیەوە کۆچکردن هەلە جۆرەکانیشی کە دوو جۆری هەیە هەرەبەن و تەڵەبەنە. ئینسانی مسلمان لە ئەسڵەوە بۆ عیبادەت خوای پەروەردیگار دروستی کردووە و ما خەلەقت الجینە والئینسە ئیلا لیعبدون. ئەسڵوە لە هەر شوێنەیەک ئەگەر بزانی ناتوانی دیندارێکی چاک عیبادەتێکی باش لێ بکات لە شوێنێکی تر دەتوانی زیاتر خوای پەروەردیگار لە خۆی ڕازی بکە ئەوە لەو شوێنەیە کۆچ بکە بۆ شوێنەکەی تر کەواتە ئەو بە واتایەتێتەوە هەرەبەنە یعنی کەواتە لە گوناح لە تاوان ها کۆچکردنی پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام ئەو لەگەڵ سەحابە بەڕێزەکانی ئەوە بوو کە لە مەکە نانتوانی زیاتر دینداری و خواناسی و خواپەرستی بەو شێوازەی کە خوای پەروەردیگار لەیانی دەوێت لەبەرەوە کۆچیان کرد بۆ شوێنێکی تر کە پێشتر یعنی ئیشیان لەسەر کردبوو کە ئەلحەمدولیلا لە ئەخیرە لەوێ ئەعلانی دەوڵەتی ئیسلام دەکرێت لەو شوێنە بەرەو ئەو شوێنەیە دەڕۆن. یاخود کۆچکردن هەندەزار بە واتای دیکە کە تەڵەبەنە جاریوا دەبی ئینسان کۆچ دەکات لە شوێنێک بۆ ئەو بچی زیاتر عیلم بەدەستبینی بچی بۆ سەفەری حاج بۆ بچی سەردانی مسلمانێکی باش کەواتە لێرە ئەتو لەو حالەتە بەرەو شوێنێکی چاک و باش دەڕۆی بۆ وەرگرتنی یاخود بۆ بەدەستهێنانی ڕەزابوونی خوای پەروەردیگار. بەڵام ئەوی تریان ئەگە شوێنێک جێگای گوناح و تاوان بوو نەدەتوانی باش عیبادەت و دینداری خواپەرستی بکەی دەبێت لەو شوێنە هەجر بکەی بەرەو شوێنێکی تر بڕۆی. لەبەرەوەیە خوای پەروەردیگار لە ئاەتەکە دەفەرمێ یا عیبادی الذین آمنوا إن أرضی واسعة فإیایا فاعبدون. ئەی بەندەکانی من ئەگەر ناتوانن لە شوێنێک بەندایەتی من بە شێوازشی جوان و ڕێک و پێک بکەن ئەوەش زەویەکەی من فراوانە دەتوان بەرەو شوێنێکی تر بچن بەرەو جێگایەکی تر بڕۆن جاگەر حتا تووشی زەر و زیانیش بوون هەر پێناسەی کۆچکەری پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلەمە پێناسەی دەکات لە صەحیحی موسلیم کە هاتووە المهاجر من هەجر ما نهى الله عنه. ئینسانی مهاجر شەیە ئەو کەسەیە کە لە شوێنێک بزانی جێی گوناحا تاوانە دەبی ئەو شوێنەیە جێبێلی و بەرەو شوێنێکی تر بڕوە. لێرە دوو تێبینیم پێ خۆش بوو لەو مەبەستی کۆچکردن کە زیاتر وتمان بەبەستە سەرشیەکە عیبادەت و بەندایەتی خوای پەروەردیگار زیاترە و دوورکەوتنەوە لە تاوان و گوناحەکانە. یەکەمینیان زۆر جاران ئەو فەرمایشتەیە باز دەکرێت لا هیجرەتە بعد الفتح رواه الشيخان البخاري ومسلم واتای چییە یعنی کە کۆچکردن نەما لە دوای مەسەل فتحی مەکە
زانایان دوو ئاتای زۆر جوانی لێ دەدەنەوە. یەکیشیان ئەوەیە دەڵێن ئەو هیجرەتە لە دارولحەرب کە ئەو کاتی مەکە بوو بەرەو دارالسلم و کە مەدینە بوو کە بڕۆی و زەرەر و زیانێکی زۆرت پێ بکەوی و مال و سەرۆت و سامانوت هەموو زیاتر بفەوتێنی، یعنی دوای فەتحی مەکە ئەو واتە ئەو معنایی نامینێ لۆ کۆچکردن کابرایە بەناو مسلمان بی و خۆی بڵێ من مسلمانی ڕاستەقینەمەوە ئینجا فەتحی مەکە کرا بڵێ وەڵام دەچم بۆ مەدینە، کەواتە دەڵێن ئەوە خاصە بە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام و کۆچکردن لە مەکە لە بۆ مەدینە، یعنی کەوابی لێرە زەرەر و زیان یەکە ئاخر کەس کە کۆچی کردووە ئیمامی عەباس بووە ڕەزا و ڕەحمەتی خوای پەروەردیگاری لەسەردابی، کەواتە ئەوە بە معنا تایبەتەکە لە هیجرەتە بعد الفتحی ئەگەرنا بە معنا فراوانی و عام و گشتیەکە وەکو باسم کرد کە ئەسڵ لە کۆچکردن یعنی ئینسان کۆچ بکە لە تاوان و گوناحان و بەرەو دینداری و خاناسی خواپەرستی لە کاتێکە هۆکارانی کە دواتر باسەکەین هاتنە پێشەی ئینسانی ئەسڵ کۆچ بکە لێر دەمێ شتێکی زۆر جوانی ماوەسە شعرایی ماشەڵڵا شتی جوانی هەیە دەڵێ ئەگەر بین تەمەشای قورئان بکەین کەلیمەی ئەلهیجرا فعلەکەی بەخۆی فعلی ناوەکەی لە هەجەرەیە، بەڵام ئەگەر بین تەمەشای فعلە کرداریەکە بکەین هاجرەیە، ئەوەی لە قورئان هاتیە هەمووی بە معنای هاجراتی الذين آمنوا وهاجروا، هاجرەش لەسەر وەزنی فاعلەیە ینی لە بابی مشارەکەیە، واتە دەلێت ئەسڵ وایە ئینسان ئەگەر لە شوێنێک بوو شوێنی باب و باپیرانی بوو کۆچ نەکا بەرە شوێنەشی تر ئەگە بتوانی دینداری و خواناسی و خواپەرستی بکە. جا پێغەمبەرش عەلەیهی سەڵات وەسەلام هەروە بوو فەرمووی کە ڕوو لە مەکەی دەکا و مەکەی جێلێلی یا مەکەت و ئەنتی ئەحەب بلاد الله إلى الله وأحب بلاد الله إلي ولولا أن قومك أخرجوني ما خرجت، والله یا مەکە ئەتوو ینی پیر خۆشەویستترین شوێنی لەسەر ئەو زەویا لە لای خوای پەروەردیگار و لە لای منیش ئەگەر قەومەکە منیان دەرنەکەدا دەرنەکەواتە لێرە ناچاری کردیە دەربکەوی. بەڵام ئیمامی شەعرایی قسەی جوان دەکات ڕەحمەتی خوای لەسەر بێ دەفەرمێ ئەدی کەی دەوری هەجەرەکەتێ، دەڵێت کاتێک ئینسان مادام ناچار کرا و ڕۆیشت ئەو کاتی باجێ بە پارە و سەرۆت و سامان و نیشتیمان و ئەوە نەدا دین گەورەترە لەبەرەوە دەبی هەجر بکەی لەو حالەتە، یعنی کەواتە دەبتا ناوەکە لێرەتین بەکاردەینین کە بەماتایی دائیمەن ئیسم بۆ ثبوت و ئیستقرارە. ئەمەسادەمیز بۆنەوە پرسیارێک لێرە دروست دەبوو مەسەلەن کاتێکە هیجرە دەکەی لەوانەیە زەرەری مادی زۆر پێ بکەوی گیانیش، بەڵام لە کاتێکە دینی سەلامەت دەبێت ئەو کاتە دەکرێ بڵێ با من گیانم سەلامەت بە یان ماڵم منداڵ و ئیدی مادەم سەلامەت بێ لە بەردینەکەم زەخەمەوەسە لە مەقاصدی شریعەتی ئیسلام کە ضروریاتی خەمسەمانە پێنجەکە یەک لەوان مەسەل حیفزی دینە ئینجا لە دوای دین نەفستێ، یعنی کەواتە سەرەتاکەی دینە ئەگەر وات و دین تعارضی کرد لەگەل نەفس ئەمە دەوی نەفس و مال دوای ئەوە مال تێ حتا لە دوای نەفس حتا لە دوای عقل ئینجا لە ئاخریەکە مال تێ، کەواتە ئەگەر تعارضی دین لەگەل مال و نەفس بوو ئەوە لەو حالەتە ئێمە دائیمەن تەفزیلی دین لەسەر نەفس و مالی خۆمان دەکەین دەبی ئامادە بین هە لەبەرەوەشە ماوەسە شەعرایی دەفەرمێ مادام ئەتو تازە وای لێ هات ناتانی لێ دینداری خواناسی و خواپەرستی بکەی کاتە کۆچت کرد لە بۆ مەدینە دەبێت ئەو جارەی بیر بە سەروەت و سامانەوەت نەکەوە لەبەرەوەش سەحابە بەڕێزەکان جاری وها بووە یعنی ئامادە بوو حتا شوێنی مالی خۆی سەحابە بۆ پێیان گوتیە بڕم بۆ خۆتان بن بەس بێن بەم کۆچ بکەم، کەواتە لێرە ئەو کاتە قوربانیدان بە نیشتیمانە بە پارەیە بە سەروەست و سامانە بە نەفسی خۆتە لە پێناو بەرزەڕاگرتنی دینی خوای پەروەردیگار. دەستخۆش بێخوا کاگ دکتۆری ئیبراهیمجان کۆی قۆناغی پێش هیجرەت کە 13 ساڵە و کاتەکە داوا بانگەوازەکرا چ پێمان پێ دەڵێ و کاتە؟ بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين وصلى الله وسلم وبارك على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. سپاس بۆ دەرفەتە و داواکارم لە خوای پەروەردگار پیرۆزی و بەرەکەت بخاتە ساڵی تازەی کۆچی 1444 کۆچی. سەڵات و سەلامی خوا لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم بەقەدەر هەموو هەناسە و هەنگاوەکانی و بەقەدەر ژمارەی هەموو ئەو تۆز و بەردانی کەوا پێی لێناوە بەڵکو بە ئەندازەی کەلیمات و وشەخواییەکان لەسەر گیانی پاکی خۆی وەسەر هاوڵان و شوێنکەوتانی هەتا ڕۆژی دوایی. پێغەمبەر صلی الله عليه وسلم ژیانی پێغەمبەرایەتی 23 ساڵ بووە، 13 ساڵ لە مەکە و 10 ساڵ لە مەدینە کە دوایی گەڕاوە لای خوای گەورە سبحانه وتعالى. 13 ساڵەکەی مەکە کە دەستی پێکرد یەکەم جار بۆ خۆی و خێزانی و جوانێک کەوا ئیمام عەلی کوڕی ئەبی تاالبە لەو سێ کەسە ئیسلام پێکات دوایی لە غەیری ئەو خێزانە فراوانتر بوو
کەسێکی پیا و ئازاد کەەوە ئەبوو بەکری سەدیقە و بەندە و کۆیلەیەکیش کەەوە بیلالی حەبەشیە ئەلەو پێنجانە پێکات. دوای ئەوە وردە چوە ناو ماڵەکان پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگەوازی خۆی 3 ساڵ بە نهێنی کرد. دوای ئەوە خی گەورە فەرمووی فاصدع بما تؤمر وأعرض عن المشركين. پێغەمبەر صلی الله عليه وسلم بانگەوازی خۆی ڕاگەیاند. 10 ساڵ بانگەوازی ڕاگەیاند لە ناو مەکە، هەموو ئازارێکی تحمل کرد خۆی و هاوڵانی. ئەو قۆناغە دووشتمان پێ دەڵێت. یەکەمیان خۆخوای گەورە سبحانه وتعالى دەیتوانی هەروەکو چۆن پێغەمبەرانی تریژمان دووبوون، دەیتوانی بۆ ئەو پێغەمبەرە و سەرجەم پێغەمبەران بە هەموو تەمکین و هێز و توانایەک خوای گەورە بیانێنێت، ژمارەیەکی زۆر لە فریشتەکانیان لەگەڵ بێنێت و دوژمنەکانیان بتوێنێتەوە. بەڵام خوای پەروەردگار ویستوێتی سبحانه وتعالى کە ئەو پەیامێکە بۆ هەموو کەسێک کەوا لەسەر ڕێبازی پێغەمبەران بڕوا، ئەتو لە بینی خۆت و خوادا بابەتێکی ڕوحی ئیمانی خوایی هەیە، بەڵام لەگەڵ لە نێوان تو سەرزەوی سنەتە کەونیەکان دەست پێ دەکات. بۆیە ئەو بابەتە پێمان دەڵێ خاڵی یەکەم هەموو بانگەوازێک وەکو سەرجەم بوونەوەرەکانی مرۆڤایەتی یان سەرجەم مەخلوقاتی سەرزەوی یەکەم جار لەدایک دەبێت، بە بچووکی دەست پێ دەکات، دوایی وردە گەشە دەکات، پێدەگات. بانگەوازی پێغەمبەر صلی الله عليه وسلم بە هەمان شێوە یەکەم جار ئەو پەیامە گەورە بۆ سەر دەرونی پێغەمبەر هات صلی الله عليه وسلم. دوای گەشتە دایکمان خەدیجە ڕەزای خوای دەبێت، جوانێک ئیمام عەلی، پیاوێک ئەبوو بەکر سەدیق، کۆیلەیەک کەوا بیلالی حەبەشی ڕەزای خوای گەورە لە هەموو لایان بێ. دوای وردە دەستی پێکرد وتوان تحملی هەموو ناخۆشیێکیان کرد. لێدان عفو پێمان ناڵێ کاکتۆر بە واقعی حاڵ ئەوە مەدرسە و دینداریە کە ئێمەش چاوی لێ بێگومان بەڵێ أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين. أو خاڵی یەکەم خاڵی دووەمی هجرات پێمان دەڵێت، یان ئەو 13 ساڵەوەمان پێ دەڵێ کە فعلا ئیسپات دەبێت هەر کەسێکی غەیرە مسلمانیش دیڕاسەی ئەو 13 ساڵەی ژیانی پێغەمبەر کا صلی الله عليه وسلم لە پێغەمبەرایەتی 13 ساڵی یەکەم دەردەکەوێ کە ئەو زاتە دنیا ویست نەبووە، کە ئەو زاتە بە دوای تاج و بە دوای کورسی دەسەڵاتدا نەگەڕاوە، ئەو زاتە بە دوای نازناودا نەگەڕاوە، ئەو زاتە بە دوای یعنی پشتیوانێکی زۆری خەڵکی ئەوانەدا نەگەڕاوە. بوو چونکە لەو 13 ساڵە قوڕەیش هەمووی بۆ ئامادە کرد. ئەگەر حەز لێ دەتکەینە گەورەی خۆمان، بە دوای ئافرەتدا دەگەڕێ کام ئافرەتی جوانە، بە دوای ماڵدا دەگەڕێ کامەت حەز لێ. حتا ڕۆژێک کە قوڕەیش زۆریان لە ئەبوو تالیب مامیشی کرد، ئەبوو تالیب پشتیوانێکی گەورەی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم، مسلمانیش نەبوو. ڕۆژێک گوتی برازای خۆم هەست پێ دەکەم قوڕەیش ئەوەی تویان پێ قبوڵ نییە، بۆ خۆت دەزانی چەندە فشارمان لەسەر دەکەن، ئەگەر دەتوانی واز لەو پەیامەی خۆت بینی با قوڕەیش لە کۆڵمان بنەوە. دەفەرمێ پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتی مامە سوێن بەو خوای کەوا گیانی منی بەدەستە، ئەگەر ڕۆژم بخەنە دەستی ڕاست مانگیشم بخەنە دەستی چەپ، ئەگەر واز لەو پەیامی خۆم بێنم وازی لێ نانم حتا دەیگەێنمە ئەنجام یا لە پێناویدا بە هیلاک دەچم. ئەنجا نووسەرانی سیرە دەفەرمون پێغەمبەر صلی الله عليه وسلم گریا و فرمێسکی هاتە خوار. دوای ئەوە ئەبوو تالیب گوتی شەرت بێ پشتت بەرنەدە. کەواتە ئەو 13 ساڵە پێمان دەڵێ، ئەو 13 ساڵە پێمان دەڵێ سنەتی کەونی لە داوای پێغەمبەریشدا هاتە جێ. شوێن کەوتوانی پێغەمبەر ئەگەر هەر کارێک دەکەن نابێتەوە قوع بکەن بە خێرایی بچێتە سەر. ئەگەر هەنگاوەکانی پێغەمبەر هەنگاو بنێن بەرەکەتدار دەبێت و ئەنجام دەگرێ. خاڵی دوو نەکەن
لە سەرەتای دەستپێکردنی کاری خواویستیتان لێ بدرێن بە عەرز یا بە ترساندن. ئەوەشمان پێ بڵێ کاک دکتۆرجان ئەنی دەستپێکی کۆز حتمما هۆکار گەلێک هەبوون بۆی کە مسلمانان کۆز بکەن و مەفتەنی خۆیان جێبێلێن ئەو هۆکاران چی بوون کەوایان کرد کە پێغەمبەر و هاوڵان لە شوێنی خۆیان بڕۆن. پێغەمبەر صلی الله عليه وسلم خەڵکی مەکەیە و قورئانیش لە مەکەدا بەسەریدا نازڵ دەبێت. لەوێ پێغەمبەر صلی الله عليه وسلم هەرچی هەوڵ و تەقەلای لە دەست هات بەخشی و جێبەجێی کرد بۆ بانگەوازی قوڕەیش. قوڕەیش وەکو ڕافعی دەڵێت وەکو قوڕەیش وەکو چیارڕقەکانی مەکە بوو شەقی دەبرد بەڵام ئیسلامەتی وەرنەدەگرت. بەڵام لەگەڵ ئەوەش پێغەمبەر صلی الله عليه وسلم توانی چینێک جیلێک لە ئەهلی ئیمان پەروەردە بکات کەوا بتوانێت بیان نێرێ بۆ حەبەشە، بیان نێرێ بۆ قەبائیل، بیان نێرێ موسعەبی کوڕی عومەیر بنێرێتە مەدینە شوێن پێی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئامادە بکات وەکو بانگەواز. لە کۆتاییدا پێغەمبەر صلی الله عليه وسلم پاش ئەو 13 ساڵە حتا هەوڵ و تەقەلای لە دەوروبەری مەکەشدا وەکو تائیف بەڵام زانیمان چی بەسەر هات. دوایە وردە وردە زانی هیچ مەجالێک نەماوە، هەموو دەرگاکان داخراون. پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر لە سەرەتاوە بیری دەکرد ئەو پەیامە پەیامی مەکە نییە، ئەو پەیامە پەیامێکی تایبەت نییە بە جەزیرەت العەرەب وەکو هەندێک دژەدین دەیانەوێت ئەو بابەتە بەسەر ئەوەدا ساغ بکەنەوە کە ئیسلامەتی هاتووە بۆ حقبەیەکی تاریخی تەوانەوە درۆ دەکەن ڕاز ناکەن. وما أرسلناك إلا رحمة للعالمين وما أرسلناك إلا كافة للناس بشيرا ونذيرا. بهاتيني إسلام پێغەمبەرایەتی ختمی لێدرا و کۆتایی هات و ئەو دینی ئیسلام پەیامێکە بۆ سەرجەم مرۆڤایەتی لە هەموو وەکو جغرافیا بە هەموو کوون و قوشبنێکی سەرزەوی دەگونجێت و وەکو زەمان و کات لە زمانی هاتینی سەروەرمان صلی الله عليه وسلم هەتا قیامەت بەردەوام دەبێت. بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەوڵ دەدات ئەو دینە یەکەم بپارێزێت ئەو کەسانێکەوە هەڵگرنی لە ناو نەچێت. بۆیە بیری لە حەبەشە کردەوە، بیری لە تائیف کردەوە کەزانی یعنی وەکو پێویست نییە، بیری لە شوێنی تر کردەوە. بۆیە خوای پەروەردگاری سبحانه وتعالى ئیزنیدا. بۆیە ڕاجح لای زانایان ئەوەیە کەوا هیجرەت فەرمانی خوا بووە. وقل ربي أدخلني مدخل صدق وأخرجني مخرج صدق واجعل لي من لدنك سلطانا نصيرا. کاک دکتۆرجان ئەگەر پێمان بڵێ دانانی پێشەوە عەلی لە شوێنی خۆی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم داینا چ پەیامێک دەگەێنێ؟ مامۆستا زەوهەر زۆر پەیامی لەناودایە. طبعا یەک لەو پەیامانە سبحان الله هەر پەیامەکە وەکو مامۆستا دکتۆریش فەرمووی پێغەمبەر عليه الصلاة والسلام هەندە صفاتی هەیە یعنی دووبارە نابتەوە لە بەشەر مستحیلە. طبعا یەک لەو پەیامانە ئەوەیە لەلایەکەوە ئەوان دەری دەکەن، لەلایەکی تر کۆمەڵە ئەمانەتشان لەلای دانابوو متمانە و سیقام بەخوا نەبوو و کاتی بانقوشتی واژ نەبوو پارە و شتەکانیان لە ئەودا نابوو. یەک لەو شتانە ئەوە بوو کەوا دووشت دەبی لێک زیاوەسا ئەوە من لەولایە دەردەکەن ئەتیادیە، بەڵام لەلایەکی تر ئەو سەرۆت و سامانەیە خوانە و ڕەنزی ملی خوانە و دەبی بۆیان بگەڕێتەوە. ئەوە عەلی تو لە شوێنی من بە بۆ ئەوەی بەیانی کە هەندوو بەیانی ئەوەمانەتە بۆیان بگەڕێنیەوە. خاڵێکی دی بەڕاستی پەروەردەکردنی ئیمامی عەلیە لەسەر شەجاعەت و یعنی خۆڕاگەری و مەردایەتی فعلەکە لە شوێنێکی بەو شێوازەبی. لایەکی تر پەیامێکی تر ئەوەیە ئینسانی مسلمان بەڕاستی دەبی عاقل بی حکمت بەکاربینی ئەگەر بتوانێت الحرب خدعة الحرب خدعة بۆ ئەوە بەرامبەرەکەش هەڵبخەلەتێنی کەوا کافرەکان بڵێن ئەوە بەڵێوا لە ماڵی خۆی تو لە شوێنی خۆی تو لەسەر جێگای خۆیەتی و کەچی لایەکی تر ئەو دەربسی. طبعا ئەمە خۆ ئەو نیشانەوە نییە حاشیشی پێغەمبەر عليه الصلاة والسلام ترسایە، بەڵام نەخێر یعنی خۆی گەورە وایدانە هەموو دین بەسرایتەوە ئەسباب و مسەبیباتە. یەک لەوانە کە دەبی ئەمە شتێک فێرە ئەوەمان دەکە کاتێک ئێمە کارێک ئەنجام بدەین دەبێت حەول بدەین هەموو ئەسبابی دنیایی جێبەجێ بکەین تاوەکو سەرکەوتوو بین لەو کارە. خاڵێکی تر زانایان دەڵێن یعنی سبحان الله کە ئەوەش لەو سەردەمەیمە پێچەوانەیە، یعنی ئەسڵ وایە دائما قائید پێشەوە لە شوێنی قورس و زەحمەت و گران
خۆی و خزم و کە سوکاری و ئەوانەی لە هەمووی نێزیکترن ئەوان ببن بە قوربانی لە پێشەوەی جەنگ من تەماشا دەکەین یعنی خۆی آخر کەسە کۆچ دەکات کە عادەتەن ئەوەی آخر کەس دەمینێتەوە ژیانی لە مەترسیدایە یعنی زیاترە اینجا یەکی دیش کە لەوانەی دەمێنێتەوە عالی لەگەڵ خۆی دێتەوە اینجا عالی ئەو جارەیە خەوە ناو مەترسیەکی دیکە کە دەتوانن بڵێن بە مەسابەتی کوڕی خۆی بۆ چکە خۆی بە خەوی کردیە کەواتە خۆی و کوڕەکەی ینی بە کوڕی معنەوی بڵین لە هەموو کەسێک زیاتر ژیانیان کەوتە ناومەترسی زیاتر لەو مەسلەی کۆچکردنە بۆ ئەوە ئەوەش بدە دەرسێک لە بۆ ئێمە هەر پێشەوایەک هەر قائیدەک دەیەوێ سەر بکەوی بەڕاستی دەبی لە کاتی ناخۆشی و ناڕحەتیدا لە پێشەوەبی بخۆی و بە مال و منداڵ و عائلەی حتى إمام علي لا فرمايشتك دا فرمي أجر إذا حمي الوطيس كنا نحتمي بالرسول الله صلى الله عليه وسلم أجر شر قرن ببايا عادة إما خوما داوشة بش بيغمبر عليه الصلاة والسلام أجر بتر سابينها أو أن دب غيرت بو و غزوه حنين شاهده لسروي كخوي وسن كسانك دمينينوا لا تماشا كاين ليرا فعلا وايا يعني بەڵام تەمەشای سەرکردەکانی ئەو سەردەمە بۆ ینی خۆشەویستنی لە ناو خەڵکەکە سوگەل لە کاتی ناخۆشی و ناڕحەتیدا لە پاش خەڵکن بەڵام لە کاتی پارە و سەرۆت و سامان و کۆکردنەوەی سەرۆت و سامانی دنیاە تەماشا دەکەی لە پێشەوەی خەڵکن پارەیان معاشیان لە خەڵکەم و زیاترە بە پێچەوانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام زە دەتوانم بڵێم ئەو سێچار پەیامە گرنگ و گەورەی بەڕاستی لە ناودا بوو یەک لەوان هەم خەدعکردنی کافرەکان بوو گەڕانەوەی ئەمانەتەکان پەروەردەکردنی ئیمامی عەلی زیاتر لەسەر شەجاعەت و مەردایەتی و کە خۆی لە خۆیەوە هەرخۆشی زۆر شوجاع بوو خاڵێکی ترکەوە فعلا خزم و کەسوکاری خۆی ینی ئەوانە دەینتی دەختە ناو مەترسیدا نەک مەسەل زیاتر با بڵێم پشت بە کەسانی تر ببەسی نافەرمون ئەوە ئێمە ئەو هاینە ینی دەبی خۆمان و عائلەی خۆمان پێش خەڵق قوربانی دینی خۆی پەروەردگار باسی ئەوەت کرد کە ئەمانەتەکەی گەیاندەوە شوێنی خۆی یەک لە مەبەستەکانی ئەوە بوو یعنی هەر کاتێک پێشاتێک هاتە پێشێ بەرامبەر بە دوژمنان ئێمە ئەخلاقیەتی ئیسلامەتی بوونی خۆمان لە یاد نەکەین بۆی کە ئەگەر بە ژیانی خۆشمان بێ هەرچەندە دوژمنداریمان ولا يجرمنكم شنآن قوم على ألا تعدلوا اعدلوا هو أقرب للتقوى يعني ناكرم مدوشتان بين يعني بكينا برامبريك ولا تزر وازرة وزر أخرى يعني فعلا أخلاقيات إنسان مسلمان دەبی لەو کاتە زیاتر دەرکەوێت کە ئینسان بەرامبەرەکە عەزیەتە دەدا ولا تستوي الحسنة ولا السيئة ادفع بالتي هي أحسن يعني چاکە و خراپە قەد وەکو یەکوانیە بەڵکو ئەخلاقی ئینسانی ئیماندار و خواناس ئەوەیە دەبیت خراپە بە چاکە ڕەتکاتەوە و بە تایبەتیش لەوانەیە و ئەمانەتە شەرط نییە هەموویە ئەبوو جەهلی بیویە مەثەل کەسانی ئەمسالی ئەبوو جەهل بی لەوانەیە کەسانی تر بن لۆ ئەوە ببیت بە قوربانی حتى ئەگەر یە ئەبوو جەهلیش بی شەڕ شتێکە ئەمانەت پارێزی پارەی لە کنتودانە کە ئەمینە نابیم لێرە سەبێن فرتوفێل و غەشی لەگەڵ بکەم و خیانەت لەو ئەمانەتە بکەمە زێ شاندەلی پەیامێک جێدەلی بۆی کە ئێمەی مسلمان پاچین ئەگەر چی لەشمان دەن ئەمە شەر ئامادەین پاچین لەگەڵ بنوێنین دەست خۆش بیاخوا کاک دکتۆرجان پێش هیجرەت چێ زولێنەری بۆ نمونە با بڵێن حقیقەتی واقعی بینی مسلمانانەوە بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە خۆی کەسی بتوانە ئەگەر لە ناو خۆیدا یان ئەو بانگەوازێکەوە پێیەتی فعلن حقیقەت بوو و بتوانا بوو با بێ دەسەڵاتیش بێت بەڵام هەمیشە ئەو جوڵێنەری کەش و هەوا یان بابەتەکان دەبێت گۆمەکەی لەنگاند دەتوانین بڵێین لە 13 ساڵی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلمی پێغەمبەرایەتی لە ناو مەکە بە زمانی عەرەبی زیمام المبادرە هەمیشە لە دەست پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم بەواتای پێغەمبەر صلی الله عليه وسلم 3 ساڵ لە ناو مەکە آخر مەکە و دەمی بچووک بووە 3 ساڵ لە مەکە بانگەوازی دەکات دین ڕۆژانە خەڵک دێنێتە ناو ئیسلام 3 ساڵ نایەڵێ کەس بێبزانێت زیمام المبادرەیە دوای ئەوە کەزانی کاتی خۆی هاتووە خوای گەورە فەرمانی پێکرد هەرگیز دوودڵ نەبوو لەوەی کە ئایا دەکرێ ناکرێ چوەر سەر سەفا بانگی وەکو دەگوترێت تیرەکانی قوڕەیشی کرد وەرن شتێکی گرنگم پێیە من پێغەمبەری خوام بەدوام کەون زیمام المبادرەیە دوای ئەوە قوڕەیش هەرچی لە توانایاندا هەبوو دژایەتی پێغەمبەریان کە صلی الله عليه وسلم هیچ نەیانتوانی ئەو پێغەمبەرە نەبات تۆقاندن نەبە یعنی وەکو بڵێ ئیغڕا ساردی بکەنەوە شوێن کەوتوانی ساردکەنەوە بەعزەتی جەستەی و دەرونیش بە هیچ شێوازێک
نەیانتوانی بەڵکو پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەر بابەتی خۆی بەردەوام بوو زیمام المبادرەی بەدەستە پێغەمبەر صلی الله عليه وسلم دوو جار سەحابەکانی ناردووە بۆ حەبەشە کەوا قوڕەیشیش تەواو محاصرەیان کردووە هەموو ڕێگایان لێ دەگرت بەڵام توانی سەحابەکان کۆمەڵە هاوڵێک بە دوو جار بە دوو پۆل بنێرێتە حەبەشە زیمام المبادرەیە قوڕەیش ئەو مبادرانە عفو دکتۆر مانە ئەوە ناگەینی کە تەوەکولی تەواویان بە خوددا هەیە تەوەکولی تەواو لەگەڵ جێبەجێکردنی سنەتە کەونیەکان سنەتە کەونیەکان خۆی سیرکە لەبەر ئامانجیان دیارە و هەدەفەکان دەپێکن یەک قاعیدە هەیە یەک بنەمای زۆر گرنگەیە دژمنانی ئیسلام لە چ شتێکی ئیسلامیاندا پێویستە مسلمانان زۆر گرنگی پێ بدەن دیارە ئەوە بێباوەڕان زۆر دەئێشێنێت ئەگە سیر بکەی بێباوەڕان ئەوانەی دژی ڕێبازی پێغەمبەرن بە قورئانیەکانیشەوە دژی سنەت و سیرەتی پێغەمبەر دەوەستن بۆ چونکە سنەت و سیرەت جوڵێنەری حەقیقەتی ئەو پەیامانەیەکەوە لە قورئانی پیرۆزدا هاتووە زۆر بەرامبەر حیجاب دەوەستنەوە چونکە دەیانێشێنێت زۆر بەرامبەری ڕەمەزان و حەج و قوربانی دەوەستنەوە چونکە ئازاریان دەدات بۆیە بە هەمان شێوە دائیمەن لەسەر دژایەتی سیرەتی پێغەمبەر دەکەن صلی الله عليه وسلم بۆ هەر کەسێک مامۆستایەک لە شوێنێک دێ بانگی خەڵکی دەکا بۆ لای خوای پەروەردگار دەبێت باش لە سیرەتی پێغەمبەر شارەزا بێ صلی الله عليه وسلم قوڕەیش عەمری کوڕی عاز دەنێرێت بۆ ئەوەی لە لای ئەوەی حەبەشە ئەو سەحابانە بێنێتەوە و لەوێ بیان کوژن بیانێنەوە بەردەستی خۆیان بەڵام نەیانتوانی سەرکەوتون زیمامی مبادرە لە دەستی پێغەمبەر بوو صلی الله عليه وسلم دوای ئەوە پێغەمبەر صلی الله عليه وسلم سەفەری کرد بۆ تائیف باس لەوێدا ئیستیجابەشی نەوە بێ بەڵام زیمامی مبادرەیە قوڕەیش مسلمانەکان و بەنی هاشمیان خستە ناو دۆڵێک لە مەکە و گەمارۆیاندان بە جۆرەها شێواز ئازاریاندان حتا سەحابەیەک دەڵێ شەوێک چووم دەست بە ئاو بگێنم کە میزم کرد دەبینم شتێکی ڕق لە بن میزمە لەو شوێنێکەوە میزی پێ دەکەوێت ئەکرەمەکم الله دوایی کە سەیرم کە دەبینم پێستەیەکی کەون کەوتووە هەیەنام جوان شتمەوە بەیانی دەستم کرد بە خواردنی هەتا ئەو ئاستە هاتبوو پێغەمبەر صلی الله عليه وسلم تەنازولی نەکرد بەڵکو هیچ سار نەبوویەوە بەدەستێنانی زیمامی مبادرەیە لە کۆتاییشدا بڕیاری هیجرەت پێغەمبەر صلی الله عليه وسلم خوای گەورەکە فەرمانی پێکرد زانی هەموو قوڕیش دەوری دەدەن بەڵام پێغەمبەر صلی الله عليه وسلم هیچ خۆی تێک نەدا بە پێشاوی ئەواندا ڕۆیشت و ئەو ئاەتەی خوێند شاهت الوجوه وإن يكاد الذين كفروا ليزلقونك بأبصارهم لما سمعوا الذكر ويقولون إنه لمجنون وما هو إلا ذكر للعالمين هيك النبيني ومنتي لها النقرتن إمام علي لشويني خوي دايشتوا أو زمام المبادرة دواي أو بتنها لقال أبو بكر الصديق لقال دون فريتر أو رجايا لي وندكن رجاي مدينة لا عفوا كاكتو جنبهم برا طائف شام حبشة يمن أو أنا هبون لبرسي پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم یەثریبی هەڵبژارد مەدینە اینجا ئەوە بابەت یەکەم با تەواو بکەین لە کۆی ژیانی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێغەمبەراتی لەو 13 ساڵە هەمیشە ئەو گۆمەکەی دەشلەقاند لە دەستی هیچ قوڕیش بە هەموو هێز و توانایەکەوە ناتوانانی ئەو چمانە دەگەری مامۆستا و بادرانێک کە پێغەمبەر صلی الله عليه وسلم ینی متمانە بەخۆبوون یان پەیامێکی ڕاستی پێ یەکەم متمانە بەخۆبوون و هەر متمان بەخۆبوون بەو واتایانە کەوا ئینسان مەغڕور بێ بەخۆی بەڵام بەو واتایە کەوا متمانەت بە ڕێبازی حەقی خوای گەورە هەبێ سبحانه وتعالى ئەگەر من ئیش دەکەم بە بێمنەتی بەڵام بە لێزانی متهەور نابم سنەتە کەونیەکانی ئەوەی لە دنیا پێویستی لەکوێ شتێک دەشارمەوە لەکوێ شتێک ئەلان دەکەم لەکوێ بێمنەت دەبم قسە دەکەم لەکوێ قسەیەک جارێ هەڵدەگرم ئەوانە هەمووی ممارەسە دەکەم انجا لە دواییدا ئەگەر من لە پێناویدا ڕۆیشتم دەگەمە خوای گەورە ئەگە سەرکەوتیشم وەریضوان من الله یان نصر من الله وفتح قریب بۆ پێغەمبەر صلی الله عليه وسلم مدینەی هەڵبژارد یەثریبی ئەو کاتە بۆ شوێنەکانی تری هەڵنەبژارد خۆی چەند تەڕحێکەیە ئەگەر بڵین بیری لێ دەکرێتەوە طبعا یەکەم جار حەبەشەی هەڵبژارد بەڵام دوایی نا بۆ حەبەشەی هەڵنەبژارد بۆ کۆتا فەرمانی خوای پەروەردگار کە گوتی ئەتوش دەرچوو بۆ یەمەنی هەڵنەبژارد بۆ تائیفی هەڵنەبژارد بۆ خەیبەری هەڵنەبژارد بۆ شامی هەڵنەبژارد زانایان بۆ هەمویان دیڕاسیان هەیە دەڵێن حەبەشە چونکە لەو کاتەدا ئەوەی کە باڕا دەست بوو تێیدا
نەسڕانیە ئەرسە زۆکسەکان بوون لەوێ تەواو دینێک قائیمە لەوێدا ئیشکردن بەو شێوە نابێکە وەکو لە شوێنێکی وەکو یەثریب کەوا دینێکی ڕسمی ناتوانێت تەحەمکوم کان بەسەر ژیانیاندا خۆ ئەگەر دەڵێن نەجاشی ڕەحمەتی خوای لێ بە ڕەضی الله عنه بە سەحابە هەژمار دەکرێت ئەگەر دەڵێن بۆ تا سەحابە و باوەڕی هێناوە ئەگەر ئیعلانیش کرد با یەک کەس بوو بۆیە و هەروەها دووری لە ناو قوڕیش و لە جەزیرەت العەرەب ئەو تەرحەی بە دوور خستەوە یەکەم جار پێغەمبەر صلی الله علیه و سلم کەوا سەحابەکانی نارد بەس ویستی بی فەرمووی ئین فیها مەلیکا لا یظلم عنده ئەحەد بەس ویستی سەحابەکان بپارێزێ لێ نەدرێن ئەو کۆمەڵە سەحابە شەهید نەکرێن بۆ یەمەنی هەڵنەبژارد یەمەنیش دیسان وەکو دین مەسیحیەتی تێدا بوو بەڵام وەکو لایەنی سیاسی و لایەنی حکمڕانی فارسەکان بەسەریدا زاڵ بوون بۆیە پێ ساسەم نەیویست لە سەرەتای داعوە بانگەوازیکەوە دەوڵەت دروست دەکات ململانێ لەگەڵ فارسەکانیش بەهێز بکە یەکەم جار بۆ تائیفی هەڵنەبژار تائیفی تاقی کردەوە هیچ ڕێگان نەدا بۆ خەیبەری هەڵنەبژار چونکە خەیبەر جوولەکەی تێدا بوو بەڵێ لە مەدینەشدا هەبوو بەڵام لە مەدینە ئەوس و خەزرەجی شەبوون هەمویان هەر دەڵێت دەگوترێ هەر قەبیلەیەک ئەوس خەزرەج بەنی نەجار بەنی قوڕەیضا بەنی قەینوقاع و هەروەها بەنی نەضیر ئەوانە هەمویان وەکو دەڵێن چەند یعنی تیرەیەک بوون لە تیرەکانی عەرەب لەوێدا هەندێکیان یعنی لەسەر دینێکی گشتی بوون هەندێکیان جوولەکە بوون بەڵام هەر وەکو مەکە نەبوو مەکە دار و نەدوایان هەبوو بڕیار هەموو لەوێ دەردەچوو بەڵام هەر قەبیلەیەک لەوێ بۆ خۆی خاوەن بڕیاری خۆی بوو پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو فەراغەی نقطە ضعفی ئەوانی بینی دۆزیەوە خاڵێکی تر لە مەدینە تازە جەنگی 100 ساڵیان تەواو بوو تەواو یەکدریان ماندوو کردبوو پێویستیان بە کەسێک بوو لە بواری کۆمەڵایەتی و لە بواری سیاسی بێت هاوکاریان بکە پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەو فەراغەی ئەوانیشی بە هەلزانی خاڵێکی تر جیاوازی نێوان مەکە و مەدینە مەکە شوێنێکی وەکو شبه حکوومەت بۆ وەکو گوتمان لە دارولنەدوە هەموو بڕیارێک دەردەچوو لە مەدینە ئەوە نەبوو خاڵێکی تر خەڵکی مەکە بازرگان بوون هەر شوێنێک وەکو ئێستای وڵاتی خۆمان بازرگانی تێیدا بەهێز بێت طبقات و چینایەتی زۆر دروست دەبێت لە مەدینە هەمویان چ بوون کشاوەرز و جوتیار بوون لە ژیانی جوتیاریدا هەندێکیان هەیە دەوڵەمەند و هەندێکیان هەژار بن بەڵام ئەو طبقاتە زۆرە دروست نابێت لە خاڵ لە هەمووی گرنگتر پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆیە یەثریب کە ناوەکەی گۆڕی بە مەدینە بۆیە پێ ساسمێک لە بناوە ناخۆشانی کە گۆڕیوێتی ناوی یەثریبی گۆڕی بە مەدینە چونکە مەدینە معنای شارستانی معنای جوانتر و هەروەها طیبە و هەروەها ئەددار خوای پەروەردگار ناوی والذین تبوؤوا الدار والإيمان من قبلهم ئەو ناوە خۆشانەی لێنە هەمووی واتە بەخشن جوان دەبەخشن بۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم مەدینەی هەڵبژار گوتمان چونکە لە مەدینە ئەو فەراغا ئەو خاڵەمان باز نەکرد پێغەمبەر صلی الله علیه وسلم پێش ئەوەی بچێتە ئەوێ کە قەبیلەکان دەهاتن بۆ حەجکردن هەمویانی دەبینی هیچ کەسانێک وەکو ئەوس و خەزرەج پێشوازیان لە پێغەمبەر نەکرد صلی الله علیه وسلم لە بەیعەی عەقەبەی یەکەم و بەیعەی عەقەبەی دووهەم لە بەیعەی عەقەبەی دووهەم دەڵێ پێغەمبەر صلی الله علیه وسلم عەباسی مامی هەر مشریک بوو بەڵام لەگەڵی ڕۆیشتکەوە چونکە بەڵێنیان لەگەڵ دەبەستێت اینجا لەوێدا سەرۆکی هەرتووک تیرەکان ئەوس و خەزرەج ئوسەیدی کەوایی ئەوسەکان بوو و هەروەها سعدی کوڕی معاذ کەوایی خەزرەجەکان بوو هەرتووکیان لەوێ بوون لە کاتێکدا کەوا پەیمانی بەست اینجا هەندێکیان دەڵێن یەکێک لە گەورەکانی ئەوان گوتی جەماعەت ئێوە ئێستا کە پەیمان دەدەنە ئەو پیاوە کە محەممەد صلی الله علیه وسلم چۆن بڕیاری بەڵێن پێدەدەن ئایا بەیانی ئەگەر هێرشتان کراسەر گەورەکانتان کوژران و ماڵتان بەتاڵان ڕۆیشت پەشیمان بوونەوە و ئەو کەسەتان تەسلیم کردەوە حەیای خۆتان مەبەن لە ئێستاوە بەڵێن مەدەن ئەگەر ئامادەشن گەورەکانتان کوژران ماڵتان بەتاڵان برا محەممەد تەسلیمی دوژمنانی نەکەنەوە ئەوە لە ڕاستیدا سەرکەوتنی دنیا و قیامەتە ئەو کاتەوە ڕەوشە لەنەوە عەرەب باو بوو زۆر باو بوو بەڵێ زۆریش گرنگە دیڕاسی لەسەر بکرێت کە ئێستا ڕەنگە مەودای ئەوە نەبێت دەڵێ گوتیان وەڵڵاهی گەورەکانمان بکوژرێت ماڵمان بەتاڵان بڕوە ئێمە پێغەمبەر تەسلیمی هیچ کەسێک ناکەینەوە بەڵام گوتیان یا ڕەسوول الله باش ئێمە کە ئەوەمان کرد ئەتو چمان بۆ دەکەی بەڵێنی ئێمە چییە
گوتی ئەلجەنە. یعنی پێغەمبەر صلی الله علیه و سلم ویستی لەسەر ئەوە ڕایان بێنێ کەوا ئەوانە عاشقی خوای پەروەردگارن سبحانه و تعالی. نێویان نەداتێ. لە کۆتاییدا دیسان ئەوس و خەزرج قسەیەکی تریان کرد. مەبەستم ئەوەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم چ بێشکە و هێلانەیەکی ئامینی دۆزیەوە لە مەدینە، خۆشەویستی مسلمانانیش ئێستا بۆ مەدینە هەر لەوە هاتووە. گوتیان یا ڕەسوڵ الله، بەڵام بەیانی ئەگەرە تو سەرکەوتی و خەڵکی مەکەشت کەوتە بەردەست ئەتو ناگەڕێەوە وازمان لێ نانی. پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم الدم الدم الهدم الهدم أنا منكم وأنتم مني لا أترككم أبدا. فەرمووی خوێن بێ خوێن لە مردنیش لەگەڵتانم، خوێن لە خوێن لەگەڵتانم. ئەو قسە باو بوو. گوتی من تازە لە ئێوە دەبم، ئێوەش لە منن. گوتی هەرگیز بەجێتان نەیاڵم. مەبەست ئەوەیە پێغەمبەر صلی الله عليه وسلم هەموو هەنگاوەکانی پڕ لە مەقسەد و خوێندنەوە بوون، بۆیە ئەو شوێنە ئەمانە و ئەو بێشکە یعنی لانا هێمنەی بۆ سەحابەکان و بۆ داوای پیرۆزی دۆزیەوە، بۆیە هیجرەتی کرد بۆ مەدینە. خوای پەروەردگار بەرەکەت بخاتە مەککە و بەرەکەتی زیاتر بخاتە مەدینە و بەرەکەت بۆ کوردستان بگێڕێتەوە بە بەرەکەتی شریعەتی ئیسلامی. کاک دکتۆر جان، تەماشا دەکەین پێشاوە عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لەسەر بێ، پێشهاتی تر یان بڵێن مێژووی تر یان کاری گرنگتر ڕوویدا بوو بەر لەوە، لەبەرچی پێشەوە عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لەسەر کۆچی کردە ساڵنامەی کۆچی لە کاتێکە بۆن من دەکرا بڵێن کە گەورەترین معجیزەی قورآن کە قورآن دابەزی ئەو کات ئەوی بکردبە بۆن منە، لەبەرچی ساڵی کۆچی هەڵبژارد. زانانی سیرە زۆر خاڵباز دەکەن، بەڵام ئەمن ئەوانێک کە زۆر گرینگە ئاماژە پێ بکەم. یەک لەوان دەتوانم بڵێم ئەو کۆچکردنە وێزگەیەک بوو لە گواستنەوەی خەڵکەکە، یعنی بەعام لە ژێر بەندایەتی بت و سەنەم و بەشەر و کەسانی تر بۆ بەندایەتی خوار پەروەردگار و بەدەستینانی ئازادی بەڕاستی. یعنی ئەو مەسەلەی مەدینە دیارە خۆ لەوێ بە ئازادی خۆت دینداری دەکرد، خواناسی دەکرد، خواپەرستی دەکرد، یعنی وەکوو مەکە نەبوو. ئەومەکە حتا مسلمانەکان کە لێبن و ڕاستە خوان گەوران دەپەرسی، بەڵام لە ژێر فشار و زەختێکی زۆر و ئەو ئازادی و شتە نەبوو. کەواتە ئەو مەبەستەی کە ئینسان بۆ دروست کراوە کە بەندایەتی و عیبادەتی و خواناسی و خواپەرستیە بەڕاستی بۆ کۆچکردنە، یعنی بە حەقیقەت زیاترە هاتە ئارا و زیاتر جێبەجێکرا لە واقعدا. خالی دومین دیارە بەڕاستی کۆچ دەتوانم بڵێم وێزگەیەک بوو، وەرسەرخانێک بوو لە گواستنەوەی مسلمانەکان لە فیکرەیەکە لە مێشی هەموو مسلمانانە کە ئەویش دروستبوونی دەوڵەتی ئیسلامە بۆ بەدەهێنانی دادپەروەری عەدالەتی عەدالەت بەدەهێنانی ئازادی بۆ ئەو خەڵکە حکم بکە بە شەریعەتی خوای پەروەردگار. ئەو بەڕاستی لە مەکە نەدەکرا. لە مەکە ئەوەی کە ئینسان دەیتوانی بکە ئەو پەڕی بەشە عیبادەتەکە نێوان ئینسان و خوای پەروەردگار بوو کە خۆت لە مالەوە حدێک بنهێنی و کوجەنابەت فەرمون. بەڵام لە کۆچکردنە کاتەکەوا گواسترانەوە بۆ مەکە کە کۆچکردنەکە بۆ هۆکار بۆ سەبەبی ئەو شتەی کە ئەوان تامەزرۆی بوون کە ئەوان بە دوای دەگەڕان و کە ئەوە بەشەر بەڕاستی دەیختەنا و بڵێن بەختەوەری و خۆشی و کامەرانی کە بەداخەوە ئێستا حکمی ئیسلامی نییە بە شریعەتی خوای پەروەردگار بۆ ئەو خەڵکە هەمووی بە خۆشی و سەعادەت و کامەرانی بژین. ئەوە بڕکو لە بەهۆی ئەو کۆچکردنەیە کرایە، ینی زیاتر کات نەمەکە دستور دوای دروست دەبیت و دوای ئەوە برایەتی و مزگەوت و ئازادی دینداری و خواناسی و خواپەرستی و حکومڕانی و قەزاوەت و هەمووی حتا ئاەتەکانی ئەحکام هەمووی لە شاری مەدینە دادەبەزێت یان زۆربیان. ئەوەش خاڵێکی تر زۆر گرنگ بوو با بڵێن لەناو کۆچدا بوو. خاڵێکی دی زۆر گرنگ بەڕاستی يعني بكوتس طبعا هم ملاك ما زين للناس حب الشهوات من النساء والبنين والقناطير المقنطرة من الذهب والفضة تاكو تاكا خواي پروردگار او خوشويستي خستنا ودلو ديروني هم ملاك مان يمال وثروة وسامان وكرسي ودا صلاة واگر اوش نبي هجيان نار بلام ئەوە بەڕاستی هەدەف نییە، مەقسەد نییە، مەبەست نییە. ڕاستە ینی تو ژیانی خۆتیش پێ دەبێت سەر و خۆشیش بەو شتانە دەینی، بەڵکۆ وەسیلەیە بۆ بەدەستینانی ڕەزابوونی خوای پەروەردگار. جا بۆ ئەوە ینی کۆچ تەقریبەن دەتوانم بڵێم ئەو شتەی نێشت. یعنی ئەگەر بڵێم ئەو کەسانی کە هەندێک دنیا خۆش دەویستیان محەبەتی شتێک ناو دنیااندا بوو نەخێر خوای گەورە ویستی پێیان ئیشامدە بەو کۆچکردن ئیسلام لەوە زۆر گەورەترە. جا ئەو سەحابە بەڕێزانە هەمووی پەروەردەکران لەسەرەوە، یعنی بە کۆچکردن شتی وا دروست بوو. یعنی بۆ نمونەیەک لەوان سوهەیبی ڕۆمی
کە ئەو پیاوە خۆی لە ئەسڵەوە عەبد بووە بەڵام دوایەوە دەزەڕەنجین بووە ماشەڵڵا ئیش و کار و کەساباتەشی باشیە بوو لە مەکە وەزعی مادی زۆر باش بوو کاتێکەوە کۆچ دەکە کافرەکان بەدوای تێن کاتێکەوە بەدوای تێن پێیانی گۆت ڕاوەستن بەخوا خۆتان دەزانن ئەمن ئەوەی لە پشتم ئەو کەوانە پڕتیر و کەوا ئەو کەوانەی خۆم پڕتیرە لە هەمووشتان تیر باسترم یعنی تیر بایم هەر یەک لێتان دەدا بەخوا خۆم تەسلیم ناکەم هەتا تیرەکانم هەمووتان لێ نەدەم دوایەوە کاتێک بێن بە شمشێر هەتا هەمووتان ینی هەتا شمشێرەکەشم نەشیە و واستێن لێ ناینم بەڵام ئەگەر ڕێگاشم پێ دەدەن بچم بۆ لای پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یا خۆت کۆچ بکەم ئەوە ئەگەر مەبەستان پارە و سەروەت و سامانی منە ئەمن پارە لای من هیچ نییە ئەو فەرمو پارەکەم لە فلان جێگایە شوێنەکەتانیش پێیشان دەمڕۆت یان عایلەیشی وەکو سەلەمە کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت کەس بەقەدەر ئالی سەلەمە بەڕاستی تووشی کێشە نەبوو لە مەسەلەی کۆچکردن حتا پۆلی منداڵێک لە منداڵەکانی لێ کراوە حتا سەلەمە دوای سزن کرا عایلەکەی هینانەوە بۆ ماوەی ساڵێک دوای ساڵێک لە ناو سزن و دوای ڕادەکات من بەقسەد لێ ینی بەڕاستی کۆچکردن یعنی ئەومان فێر دەکات شتێکی زۆر گەورەیە کە بەشێکی زۆری ئێستا ئەو خەڵکە یعنی ئێستا ناتوانانی زۆر جوان دینداری بکە حتا مسلمانی ملتەزم یعنی پێشتر مسلمانی وا بۆ تا فەقیر بۆ هاژار بۆ زۆر دیندار و خواناز بووە کەوتە ناو سەروەت و سامان و مال و کورسی یعنی ئێستا زۆر زەحمەتە پێی بڵێ بڕۆ کۆچ بکە بڕۆواز لێرە بینە بەڵام لە جەماعەتی يعني حتى وەکو جەنابەت فەرموو زاری وا دەبی لە گەل مسلمانانی باش دوور دەکەوتەوە بەس فی سەبیل ثروەت و سامانەکەی نەڕۆزە تەماشا دەکەین ئەو مەسەلەی کۆچکردنە بەڕاستی ئەو واتە و معنای لە ناودا بوو ئەگەر بین واتا و معنای دیکە یەکجار زۆر لە ناودا طبعا ئەو کۆچکردنەیە يعني وەکو حتى نەخشەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام هەندێک لە زانایان دەڵێن 6 وەزارەتی لە ناودایە حەبەسکە و کاتێککە دەستی لە بۆ غار ثەور ئەتۆ فلان سەحابۆرە کەسە ڕێگامان پێیشام دە تو ئەخبارمان لە بۆ بینە تو خواردنمان بۆ بینە تۆ عامری کوڕی فوایرە جێشین پێی ڕشکەوە بە مەڕوومالاتەکە مەسە زیاتر عەبڵای کوڕی ئیمامی ئەبوبەکر تو ئەخبارمان لە بۆ بینە ئەتو مەسەل ئەسما خواردنمان لە بۆ بینە یعنی تەماشا دەکەی یەک کۆمەلە شی ئەسبابی دنیای زۆر جوانی لە ناودایە مەسەلەی با بڵێم کۆچکردن ئیزە مەعیەتی خۆی پەروەردیگار مامۆستا پێش مەعیەتی سەبوون من تێکەڵ چێشش بکەین لەگەڵ ئەم ڕۆمانە ئێمە زۆرینەی مسلمانین ئەگەر ڕاستە بە ئیشمان زیاتر بە مێژووی با بڵێ زای نییە بەڵام وەکو کورد کوردی نییە وەکو ئیسلامیش ئیسلامی نییە لەبەرچی لە ساڵ یادی زاینی ئەوەندە گڕوتینێکی زۆر هەیە بۆن منە لەنێو کورداواری خۆمانە لە کاتێکە ئیلا لا ڕێگانی ئیسلامیەکان دەزان کە سەری ساڵی تازەی کۆچیە والله ما زەوهرە بە کورتی مختصر لا ئیمان لاوازی و زعیفیە ئێمە بەداخەوە یعنی زۆر شت ینی بەتەنیا هەرواتێ دەین هەلاساییکردنەوە خۆمە کاتێک دەین سالی زاینی کە هەرچەندە ڕۆژی لێدایکبوونی عیساش نییە عەلەیهی سەلام ئێمە لەلای ئێمە عیسا عەلەیهی سەلام پێغەمبەری خوا زۆر گەورەیە لا نوفەرق بین ئەحەد منهم یعنی هەموو پێغەمبەرەکانمان خۆش دەوێ بەڵام خۆ پێغەمبەری آخر زمانە اونجا سالی کۆچی سالی مێژووی مسلمانانە ئەسڵ وایە بەڕاستی مادام خۆمان بە مسلمان دادنین یعنی ئیتیمام و بایەق زیاتر بەو یادە بدرێ بەڵام شتی زۆرە لە ژیانی مسلمانان دەڵێن پڕ لە تەناقوزە یعنی هەروایە لەلایەکەوە مەسەل مسلمانە لەلایەکەوە زاڵمی خۆش دەوێت لەلایەکەوە مەسەل خێر دەکا لەلایەکەوە دەچی مەسەل شتی تر دەکا حاڵی نەبوونە لە دین حالی نەبوونە لە حقیقەت و ڕاستیدا لە دینی خۆی پەروەردیگار ئەگەرنا مێژوویەکی ئەوەندە گرنگ يعني تەنانەت حتا کۆچکردنی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە سەرەتای مانجی محەڕەم نەبووە يعني لە 12 ڕەبیعی یەکەم بووە سێزدەی بیعسا هەندێک دەڵێن لە 27 ڕەجەب بووە سالی چاردەی بیعسا بەڵام ئیمامی عومەر ئەو دووسێ مانگا یان ئەو ساڵەی دەینتا پاش بۆ ئەوە لە سەرەتای مانجی محەڕەم بی کە زیاتر مانگیشی محەڕەمیش کە مانگەشی زۆر پیرۆز و گەورەی ئەشهور الحوڕمە دەکاتە سەرەتای کۆچی لەبەر ئەو هۆکارانەی باسم کرد و بەڵکو بەدەیان هۆکاری تریشی ینی لە ناودایە گەر ئینسان فعلان يعني ئەمە لەوانەیە من لەگە جەنابی دکتۆر نەک بە حەڵقەک و دوو حەڵقە و بەسەدا کتاب و ئەتڕۆحەی ماجستێر و دکتۆرا و لەسەر ئەوەندا خۆشە ئەوەندە شتی زۆر گەورە و گرنگی لە ناودایە فعلەن بە ئەو بابەتە گرنگانە ئیمامی عومەر دەکاتە سەرەتای سالی کۆچ ماوەکەمان زۆر کەمە وەڵامەکەم بە کورتی دەوێت دکتۆرجان پرسیاری ئەوە دەکەم بۆ منە نووسینەوەی دەستوری مەدینە چ دەگەینێ بەڵام بە کورتی مامۆستا بە کورتی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هاتە مەدینە چەند شتێکی کرد یەک لەوانە مزگەوتی دروست کرد گەورەترین پەیام لە دروستکردنی مزگەوتدا گۆڕینی دارن نەدووە و بە مزگەوت یعنی بزانن عەرەبەکان لە دارون نەدووەوە بڕیار دەرناچێت بەڵکو لە مزگەوت دەردەچێت دارون نەدووە
کەوا زەعامەت و پشت و پەناو ئەوە ئیسپاتت دەکا لێرە نزیک بوونەوە لەخوا قورآن و فرمودەی خوای پەروەردگار دەبێتە حاکم لەسەر ئەو بڕیانەی کەوا دەردەچن. بابەتی دەستور يا طبعا في نصاص من ناوينا صحيفة هذا صحيفة محمد صلى الله عليه وسلم رسول الله صلى الله عليه وسلم وكو قرنجي لآستي مروفاتي دا من نازانم دستوري كي تربيش أو دستورة نسرا بيتوا باسي بيكا وجياني مسلمان وغير مسلمان كام كات حتى استاش بابين أواني كوا درون دوراون ئەوانەی خۆیان فرۆشتە بە غەیرە مسلمانان بابێن سیر بکەن ئەتەستەبدیلونە الذی ئەدنا بالذی هو خەیر ئەو شتە جوانەتان لایە بۆ دەیدۆڕێنن بەشتی زۆر نامۆ بابزانن لە ڕۆژئاوا و لە ئەوروپا و ئەمریکا و وڵاتانی تر گەورە زاناکان دێنە ناو ئیسلام لای ئێمە هەندێک هەرچی و پەرچی دروست کراون پەمپ دراون بۆی قسە بە مسلمان و ئیسلام و ئەوانە بڵێنە خەڵکی لێسار بکەنەوە. ئەو دەستورە لە ڕووی مرۆڤایەتیدا ئەو واتە دەگەێنێت لە ڕوویەکی تردا پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەگەر ڕێگان پێ بدەن پێغەمبەر فەرمووی صلی الله عليه وسلم هذا كتاب من محمد النبي بين المؤمنين والمسلمين من قريش وأهل يثرب ومن تبعهم فلحق بهم وجاهد معهم يكم إثباتي أو كركوا أو دستوري كانوا سيوتي محمد بيغمبري خوانو سيوتي طبعا لو دا غير مسلماني تدابو ئەوانیش دێن طبعا ئەوانیشی گرتەوە ئەوانیش ماف بەوانیش درا وەجوولەکەشی تێدابوون ماف بەوانیش درا ئەوانیش ڕەحمەتەن للعالەمینە ڕەحمەتەن للعالەمینە ئەوە یەکەم دوور مەودایی وەفراوانی دیدی پێغەمبەر صلی الله عليه وسلم توانی لەگەڵ جوولەکە هەڵبکاتە خیانەتیان کرد ئەو پێکەوە ژیانێک کە ئێستا کە لاف و گەزافی لێ دەدەن لە ئەسڵا لەوێ خۆی لە حەقیقەتی نییە ئەو پێکەوە ژیانە حەقیقەتی نییە يعني سير كمثلا يعني من أو رجعنا زورم بينا خوش بو بيجمرجي كي كاكي إهاني بيكره بيمنا خوشة شكولا كوتاي داويش خوان بطائفة كي مسلمان دزان بلان باشا منيش بيمنا خوشة مسلمانك نابي مروفك نابي إهانة بكري بلان باشا أواني سينج خوان هنا وتدر بو إهانة نارحة بو إهانة بريشو بحجاب مسلمان ذكرت ئەو پێکەوە ژیان نییە پێکەوە ژیان بۆ غەیری مسلمانان ئەوڕۆ ممارەسە دەکرێت بەڵام بۆ مسلمانان هەرچی فشارە لێیان دەکرێت. ئەو جار خاڵێکی تر لە ئەوەی کە پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم إنهم أمة واحدة دون الناس یەکەم جارە ئیعلانی ئومەتی ئیسلام بکرێت محەممەد صلی الله عليه وسلم و ئەوەی لەگەڵیانە لە قوڕەیش و ئەوانەی خەڵکی یەثریبن مسلمانەکان و بەیەکەوە جیهاد دەکەن و دیفاع دەکەنەوە ئومەتی ئیسلام پێدەگوتری. خاڵێکی تر وأن يهود بني عوف أمة مع المؤمنين أمتك درسكرا كواتا دكريت لولاتك دا مسلمانان وغير مسلمانان ولاتك بيك بينن دفاع لو ولات بكن بيك ويك دست ويك هلويز بن بلان بمرجك خيانة نكن. خالك ترك بيغمبر فرمي صلى الله عليه وسلم إنه من خرج آمن ومن قعد آمن بالمدينة إلا من ظلم وأثم فرمي أو كسيكوا حزي خواتي شي لمدينة دشيت در آمين بابروات سيرك خواتن لبس سيتريان كرت شي ديتنا مدينش أويش همو أمانكو سلامتك بوها إكراه في الدين بلى مجر كسيك استمكات خيانة كات أو دستورة طبعا پەیامی زۆر گەورەی لەسەر نووسراوەتەوە ڕیسالەی ماستەر و دکتۆرە جێگای لەسەر وەستانە من داوا لەو بەچکە مسلمانان دەکەم کە زۆر معجبن بە غەیرە مسلمانان ئاوڕ لە گەوهەرەکانی ئیسلام دنەوە ئەو گەوهەرەی کە کەسێک ئەوڕۆ معجبە بە غەیری مسلمانان و سەرسامە بە غەیری مسلمانان با ئاوڕێک بداتەوە لەو دین و بیر و باوەڕ و عەقیدەی کەوا باوان و باپیران و دایبابان لەسەریان بوون. دەست خۆش بێ دکتۆر جان زۆر سپاس. کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەگەڵ هاوڵە بەڕزەکان گەیشتە مەدینە ئەو کردار و گفتارانە چی بوو لە مەدینە ئەنجامیدان؟
طبعا یەکەم شت مزگەوتی دروست کرد ئەوش بەڕاستی ئەومان بۆ دەردەکات تەنانەت ئەزم پرسیاری مزگەوتەکە دەمێ پرسیارێکم دکتۆر جان مالی خۆی دەستنیشان بکە یعنی حتا زۆر سەحابە ئەوە دەگۆ وەرە مالی ئێمە لە مالی ئێمە لەگەل ئێمە بەفەرمووی تا جێی مالی خۆی پەروەردیگار دەستنیشان دەکەم مستەحیلە مالی خۆم هەتا جێگەی مالی خۆی گەورە دەستنیشان دەکرێت ئینجا دوای ئەو مالەی کە نێزیک لە مزگەوتی خۆیان مالی ئەبووی ئەیوبی ئەنساری پێ سەلەم لەگەڵ ئەو سەحابە بەڕێزە دەژی. ئێستا لەوانەیە مولحیدێک بۆن منە بپرسێ باشە لەبەرچی مزگەوت لەبەرچی قوتابخانەنا لەبەرچی نەخۆشخانەنا لۆ مزگەوت طبعا ئەوانەی تریش خۆ هەمووی گرینگە ئیسلام شمولیە یا ئەیوە الذین ئامنوا ادخلوا فی السلم کافە خۆ قوتابخانەش شوێنی پەروەردەیە و عیلمە و خەستەخانە شوێنی تەندروستیە و لە ئیسلام ئەو شتانە هەمووی گرینگە بەڵام مزگەوت تایبەتمەندی خۆیە مزگەوت هەمووی تێدا کەمالی خۆی پەروەردیگارە لەلایەکەوە هەموو ئەو خەڵکە تێلێ کۆ دەبتەوە لەلایەشتر بەڕاستی مزگەوت لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام یعنی شوێنی هەموو شتێکی خێر بوو بەڕاستی بەتەنیا عیبادەت بەمانە فراوانەکەی یعنی بەتەنیا نوێژە ڕۆژی نیە لەبەرەوە ئەو ویسی بڵێ عیبادەت بەمانە فراوانەکە ئەوەیە کە ئێمە هەموو ئەنجام دەی لە ناو مزگەوت ئینجا بەڕاستی مزگەوت شوێنی ئارامی دڵانە ینی شوێنی بەستانەوەی دڵی ئینسانە بەخوای پەروەردیگار کە بەشێکی زۆری ئەو خەڵکە خەریکی لایەنە مادیەکە ئاگاداری بەلایەنە ڕۆحیەکە نییە کە زۆر گرینگە ئەوە لێ دروستبی کارەشی دی کە زۆر گرنگ پێغەمبەر کردی عەلەیهی سەڵات وەسەلام مەسەلەی موئاخات يعني بالراسي يعني أسدو طبقة هي لو سردمو زمان طبقة الرأسمالية خود دبيسين كسروكاتي كأمريكا دكاتو أو ليبراليتي كزياتر بردوام لسر زاريانا وزبانيانا بلان بهزاريان خلشي هجار وفقير لو ولاتي وكو أمريكا لو شوينانا دمري لبرسان وكتسي مسألة تمشا دكين دولة من دكانيش دولة نازان سلا باربكن كتسي پیغمبر عليه الصلاة والسلام يعني أو مهاجرون وأنصاري كدكات ببرايك يعني قدر وارك دكويت خلشي سيرة أهل سيرة دلين خلشي مدينة زياتر بون لخلشي مكة إنزا لبرو حمو قوتيان دبي مهاجر كان بين مالي من ناتسار وبيغمبر عليه الصلاة والسلام قرعة بك ما دخل مهاجر بيت أنصاري إلا بالقرعة يعني أو برايتيك رمزي محبته خوشويستي وهيز وقوة توانا ودا صلاتك إستنما هەر کاتێکی مسلمانان ئەو پەرتەوازە دروست بوو لە نێوانیان و برایەتی و محەبەتە نەما کە یەک لەو شتە گرنگ و گەورانە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بە عەمەلی نەک بە نەزەری ئێمان دەزاروا دەی بە نەزەری دەی برادەریەکی نەگو برایەک باسی کرد گوتی دەمانویست بچنە ماڵێ مامۆستایەکی بەڕێز عەلا ئەساس ببین بە میێوانی لە ترفکلایەتی قەدەر وارێکەوە لە پێشمان گوتمان سەلام عەلەیکوم مامۆستا با تەلەفۆنی بۆ بکەین وڵای ئەمە لە فلان شاراتینە لە خزمەت جەنابەت دابین جەنابەت مەسەل لە شەی توڵای داوا لێ بردون دەکەم بریا مەسەل لە مال بامە بەخوا بەداخەوە بەس لە کەرکووک و منازەم دەچێم یعنی مەسەل ڕاکردن لەبەر میوان وا دروست بۆ کەچی مەسەل لەوێ و ئامادەیە مالی خۆی بکات بە نیوە حتا سعدی کوڕی ڕەبیع وتی ئەم دوو خێزانم هەیە فەرموو ئەی عەبدوڕەحمان ئەگەر تو خێزان نییە ئەمە دوو خێزانە کامەی دەستنیشان دەکەی با بۆ تەلاق بدەم یعنی بگاتە ئەو دەرەجەی ئەو برایەتی و محەبەت و خۆشەویستیە ئینجا نووسینەوەی دستور و بەڕاستی عەلانی دەوڵەتی ئیسلام ئەوەش کرا لەوێ ئەوەش مە پێمان دەگەینی ئیسلام هەر ئەوە نییە و کەسانێک دەلێن بەتەنیا نیۆژۆ ڕۆژی و عیبادەتەکانە نێوان خۆت و خوای پەروەردیگار و عیلاقەی بە دەولەت وە نییە بەڵکو کە ئەو دستورە نووسراوە ئەوە نیشانەوەی ئیسلام یعنی بەشێکی هەرە زۆری ئەوەیە کەوا حکومڕانیە دەولەتە ئەوەشی کردتەبان پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام جا کاری تری زۆر کرد لە مەدینە بەڵام ئەو سێ کارە گرنگە بەڕاستیەتی ینی دروستکردنی مزگەوت و ئینجا نواندنی برایەتی لە نێوان سەحابە بەڕێزەکان و لاشتریش نووسنەوەی ئەو دستورەیە هەموو چین و توێژەکان بە کافر و مسلمان پێکەوە لە ژێر ئەو دستورە پێکەوە بژین ئەوەشتی زۆر گرنگ بوو کردی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. کاکتۆر جەناب ماوەکەمان بە کۆتا گەیشت سپاسی جەنابتان دەکەین بەڕێز دکتۆر لوقمان جامعی زانای ئاینی هەر وتەی کۆتاییش دووبارە پیرۆزبایی ساڵی تازە. وەڵام وتەی کۆتاییم بەڕاستی داوا لە هەموو مسلمانان دەکەم هاوڕێک بدەینەوە سەر سیرەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ڕاستە یعنی تەبەن دووسێ چین هەیە چینە گوکماوەسەش فەرمووی بەداخەوە کە بەنا قورئانی ئۆیتەر و هەر ئیتیمان باغ نە بە حەدیث و نە بە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام بەڵام بەڵکو لەو چینەی کە زۆر ئیتیمان بە حەدیثیش دەدەن هەندە زار کەمتر باز لە سیرە دەکرێت سیرە فەرامۆش کرا معلم سیرە قورئانێکی عەمەلی بەرچاوە بەڕاستی كان خلقه القرآن بقرينا وبوسا جاني پیغمبر عليه الصلاة والسلام روشت أخلاق خومان جوان كم روشت أخلاقي پیغمبر عليه الصلاة والسلام كرب العالمين محبته خوشويسي خوي بو بندكاني ليه خوشبوني خوي بو بندكاني بستايت وبوي كأما بدوار روشت أخلاقي پیغمبر بكين عليه الصلاة والسلام قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله ويغفر لكم ذنوبكم.
دوبارە ساڵی تاست پیرۆزی سپاس دەکەین نازێفتان دەمامسەجان بەڕێستی دکتۆری بڕانجان هەر یەک پرسیار بە کورتی ئەخذی ئەسباب گرتنەبەری ئەو کارانەیەکەوە لە ژیاندا دەهێنێ پێشێ چەندە گرنگە بۆ مسلمان والله من هەر بە کورتی باس دەکەم چووکە لە کۆتاییدا من دەمێ بابەتەکەم بە شعرێکی بە چەند بەیتێکی شعری بەڵێ هەموو هەنگاوەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆی ژیانی پێغەمبەرایەتیدا ئەوەم بە عەمەلی و بە قسەش فەرموویەتی کەوا الأخذ بالأسباب جۆرێکە لە تەوەکل ئەعقلها ثم تەوەکل بیبەستەوە حوشتەکەت ئەو جار تەوەکل بکە حوشتەکەت بەرەڵام مەکە و مەڵێ ئەو جار تەوەکل دەکەم پێغەمبەر صلی الله عليه وسلم زرەی بەستووە دەرعی بەستووە ئەو جار جنگاوە نێگوتە من پێغەمبەری خۆم خوای گەورە فەرمیێتی من دەتپارێزم تەواو ئەوەی دانەوە لە کۆتاییدا من لەگەڵ پیرۆزبایی بە سەرەتای ساڵی کۆچی 1444 من ئەو چەندێرە بەیتەی شاعری خواناسی گەورە مەحوی لە شاکارە گەورەکەی بەحری نوردا کۆتایی دێنم کە دەفەرمێت لە بەحری نور باسی هیجرەت دەکات دەفەرمێت ئەگەر هیجرەت نەبوایە دین ئەم شەوکەتەی کەی بوو کە هەر کەس تێ بگا بەم دینە نەسخی جوملە ئەدیانە بە هیجرەت غیرەتی دینی مهاجر خزمەتی ئەنسار لە قووە هاتە فعل و لە عالەمدا بەدەستانە یعنی بوو بە داستانێک خەڵک دەیجێرێتەوە لە فەیزی هیجرەتی ئەسحابی بەدر ئەم شەو هیلالی بوون یعنی یەکەم جار سەحابەکان هیلال مانگی یەک شەو دوو شەوە گچکۆکە سەحابەکان ئاوا بوون کەم بوون سبەی هەر یەک بووە بەدرێکی کامیل ئەو هیلالانە ئەو هیلالە گچکانە بەڵام بۆ بەیانی بەوەی هیجرەتەوە هەر یەک بوو بە مانگی چواردە شەو چ هیجرەت شەهدی وەصل ئارامی جانە بۆ هەواخواهانان ئەو هیجرەتە ئەوە دڵدەگەشێنێتەوە نوری چاوی خۆشەویستانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە سەحابەکان و لە خەڵکی مەدینە و بۆ ئیمانداران شەتا ڕۆژی قیامەت چ هیجرەت بۆ عەدوو تەعزیبی ڕۆح و زەهری هیجرانە ئەو بەڵام بۆ ناحەزان چییە ئەوە دڵیان ئازار دەدا و ژەهری گیانیشیانە هەتا ڕۆژی قیامەت سەڵات و سەلامی خوای گەورە لە پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم لە هیجرەتیدا لە پێغەمبەرایەتیدا و لە وفاتیدا و لە هەتا ڕۆژی قیامەت لەسەر یار و یاران و شوێن کەوتوانی لەسەر ئێمەش خی گەورە پاداشانداتەوە عزتمادان زۆر سپاسان دەکەین سپاسیارگەلێک مامان بەڵامیدی ماوە دەرفەت نادا خی گەورە پاداشتاندا زۆر سپاس بۆ ئێوەش بەڵای بینەرانی عزیز و خۆشەویست ڕوودەکەنە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوای هەناردنی سەڵات و سەلاواتێکی زۆر بۆ دیداری ئەو دەڵێن بەڕاستی ڕۆشن و منەوەرن مەکە بەبوونت مەدینە بەچوونت دڵەکان بەیادی ژین و بوونت ئەمڕۆ کۆچ و سبەی دەوڵەت ئەمەیە مانای هیجرەت تا بێگەیشتنەوە بەخوای گەورم سپاردن سلام علیکم